دوو بانگمان هەیە لە ڕۆژی جمعە بالفعل، یعنی لە ڕۆژی جمعە لە سەردەمی ئیمامی عوسمانەوە بەدواوە دوو بانگ هەیە، بەڵام ئەو دوو بانگە سنەتی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم. تا پێغەمبەر بفەرمێ لە بینی، یعنی لە زمانی پێغەمبەرا نەبووە، لە زمانی پێغەمبەرا دوو بانگ نەبووە بۆ نوێژی جمعە، هەر یەک بانگ دریاوە و نوێژی جمعەیان کردووە. ئەی باشە ئێستا ئەم دوو بانگە چیەوە هەیە ئێستا؟ ئەوە لە زمانی ئیمامی عوسمانە خوای لێ ڕازی بێ، ئەگەر لە بیرتان بێت ڕۆژێکیان مابزانم عەرزم کردن، ڕۆژێکیان لە کاتی خوتبەی جمعەیە ئیمامی عوسمان تاخیر هات بۆ نوێژی جمعە، ڕۆژێکیان ئیمامی عومەر خوتبەی ئەدا لە زەمان پێغەمبەرا نا صلی الله عليه وسلم. دوای پێغەمبەر کی ئەبێ بە خەلیفە؟ ئەبوو بەکر. ئەبوو بەکر وەفاتەکە، خەلیفەی دووهەم کێیە؟ عومەر. لە زمانی عومەرە ڕۆژێکیان عومەر خوتبەی ئەدا، لە کاتی خوتبەکەی ئیمامی عومەرە عوسمان هاتە ناو مزگەوتەوە، کە هاتە ناو مزگەوتەوە یەکسەر عومەری کوڕی خەتاب خوتبەکەی بڕی و یعنی لە ناوڕاستی خوتبەکە و فەرمووی ئەوە عوسمان بۆ ئێسە دێی بۆ نوێژی جمعە. طبعا ئێمە لەوانەیە ئێمە ئەگەر من ئێسە وە یەکێک لە ئێوە بڵێم چەندێک دۆسیش بین و دڵسۆزیش بین، ئەوە یەکسەرەتە هەتا مالەوە چه قسەم لەگەڵانەکەن بڵێن ئەمە شکانمانیەوەی مامۆستا ئەوێ حەیامان بووە لە ناو هەزار کەسە، یعنی منی شکانەوە. بەس سەحابەکان پێغەمبەر صلی الله علیه وسلم ئابە و شێوازە تەماشای مەوزوعەکانیان نائەکرد. سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک ئەمەیان بە فرسەت زانیە، ئیسا ئیمامی عومەر ئەمەی بە فرسەت زانی، نەک بۆ شکاندنەوەی عوسمان، حاشا، ئەوان لەوانە نین یەکتری بشکێننەوە، بەڵکو بۆ ئەوەی کە بیکاتە دەرسێ بۆ هەندێک کەسی تر کە درەنگ دێن بۆ نوێژ. ئیمامی عوسمان وەری ئەگرێ لێیتی ئەگا، ئەزانێ مەسەلەن مستەوای ئیمامی عوسمان چەندێکە، بۆیە ئەزانێت یەکسەر عومەر کە فەرمووی عوسمان بۆ تاخیر هاتی بۆ نوێژ، عوسمانیش یەکسەر وەڵامی دایەوە فەرمووی وەڵڵی گەورەی ئیمانداران بڕاستی نەمزانی جمعە، ئەوەندە لە بازاڕە مەشغوڵ بووم لە کاسبی و ئینی ناو بازاڕە نەمزانی کاتێکم زانی بانگی جمعەیدا، بۆیە هەر بە پەلە دەستنوێژێکم گرت و هاتم گەیشتم بە بۆی بگەیم بە نوێژا سێرم کرد و خوتبە دەست پێ کرد. فەرمووی یعنی بەس تەنیا دەستنوێژیشت گرت غوسل تیش نەکردووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمری پێ کردووە. ئەمە بەسی عوسمان نییە، مەبەست ئەوەیە کە خەڵک فێر بێت، یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم غوسلی کردووە، ئەمری کردووە غوسل بکرێ، ئەمری کردووە زوو بێن بۆ نوێژی جمعە. ئیمامی عوسمان فەرمووی وەڵڵی تر لێرە ئەتر کۆتایی پیاد بابەتەکە و ئیمام عوسمان دانیشت و ئیمامی عومەر لە خوتبەکەی بەردەوام بوو. دیارە ئیمامی عوسمان بوو بە دەرسێ بۆی ئەمە. دوای ئەوە کە بوو بە خەلیفە لە دوای ئیمامی عومەر، لە ناو بازاڕە لە چێشتەنگا لە نزیکی سعات 11 و 2:30 و 11 و ئەوانەی ئێستەی خۆمانە، ئیمامی عوسمان لە ناو بازاڕە بانگێکێدا بۆ ئەوەی خەڵک بزانێ ئەمڕۆ جمعەیە، چونکە ئەوانەی هەن لە بازاڕە مەشغوڵن سەرقاڵن ئاگایان نییە، بۆی ئاگایان بێنێتەوە کە ئەمڕۆ جمعەیە، بانگێکێدا تاوەکو ئەوەی کە یعنی سعاتێ پێش وەخت 3-4 پێش وەخت تاوەکو ئەوەی ئاگای لێ نییە بڕاتەوە زوو خۆی حازر کا بێ بە جمعە. ئەم سنەتەی ئیمامی عوسمان بەردەوام بوو هەتا زمانی ئیمامی عەلیش، هەتا زمانی معاویەیش خوای لێ ڕازی بێت و لە هەموو ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڵام لە زمانی معاویە خوای لێ ڕازی بێ بەرە نزیکیان کردەوە لە بانگەکەی ترەوە، هەتا وای پێ هات لە بینی ئەو بانگە تەنها 10 دەقەمە، وەکو پێش ماوەیەک لە هەندێک مزگەوتی لە ئەم شارەی خۆشمان ئیسار واکەن بانگێکەدەن دوای ئەوە 2 ڕکات سونەتەکەن ئەم جاڵەسن بانگی 2 مەدرێ. لە ڕاستیە ئەوە سنەتی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم.
ئەوە سنەتی ئیمامی عوسمانیش نییە، چونکە ئیمامی عوسمان ئەو بانگەی زیاد نەکرد بۆ ئەوەی جمعە بێتە دوو بانگ. جمعە نابێت دوو بانگ بێ، ئەبێت جمعە هەر یەک بانگ بێ. ئەی باشە ئەی ئەمە حکمت لەمە چییە؟ ئەی حکمت لەمە چییە؟ حکمت ئەوەیە کەوا خەڵک بەو بانگە ئاگادار ببێتەوە کە جمعە هەیە. ئەوەیان سنەتی عوسمانە. بۆیە لە مزگەوتی خۆمانە ئێمە 3 چارەک پێش وەخت بانگی جمعە بانگی یەکەمی جمعە ئەدەین. بۆیە لێرە لەم مزگەوتەی خۆمانە 3 چارەک پێش وەخت من برایانە ماگەدار کردوێتەوە ئەگەر چی جار ئەوان لە بیریانە چێ و تاخیرەکە نیم سەعات ێمێنێ، بەڵام هەر کەسێک لە ئێوە مەسئول بێ لەسەر ئەوە 3 چارەک، بەڵکو ئەگەر بۆیشی کریا بەر لە 3 چارەکەکەش زانی بانگ یەکەم نەدریا بێ بانگی یەکەم بدا لەم مزگەوتەوە. ئەمە سنەتی ئیمامی عوسمانە، ئەو سنەتەیە کە عولەما ئەفەرمن ئەبێ بمێنێ. زۆرێک لە عولەما ئەفەرمن ئەبێ بمێنێ. لەوانە مەسەلەن بۆ نمونە لا یەزال ئەم بانگە بەم شێوازە لە هەندێک لە وڵاتەکانی خەلیج و سعودێ و ئەوانە ئێستا لا یەزال هەر بەردەوامە. و خۆم گوێم لێ بووە لە دەرسێکی ابن عوثەیمین پرسیاری لێکەن، ماوەیەک هەیئەی کیبار عولەمای سعودێ بوو خوا عافیکە وفاتی کردووە، ئێستا پرسیاریان لێ کردووە ئایا ئەبێت ئەو بانگە نێڵی ینی بانگی دووهەم بانگی یەکەم هەر نەمێنێ؟ فەرمووی نابێت، چونکە ئەوە سنەتی ئیمامی عوسمانە و نابێ ئەو سنەتە لەغو بکرێتەوە. ئەی فەرموویان ئەی چۆن؟ فەرمووی بۆکو خۆی پێ بکرێتەوە، یعنی بخرێتە ماوەیەک پێش، نەک هەر تێکەڵ بکرێ وەکو ئێستا لە مزگەوتەکانی خۆمانایکەن هەندێک لە مزگەوتەکان خۆمان. ئەمە بۆ معلوماتان کەوا بوو ئەوەی کە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم بین كل ئەذانین صەلات، ئەوە ناگرێتەوە. ئەگەر چی خۆی بۆ خۆی لە بینی بانگە ڕاستەقینەکەی جمعە، ئەوەی ئیمامی عوسمان کردیاتی لە سەعات 11 و لە بینی بانگە دووەمەکە لەو بینە هەر نوێژ هەیە. 2 ڕکات سونەتمان هەیە، 4مان هەیە، 6مان هەیە، 8مان هەیە، 10مان هەیە، 12مان هەیە. و سەحابەکانی پێغەمبەر کردویانەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەر کەسێ چوو بۆ جمعە لە ماڵات غوسلێکی جوانی گرت و چوو بۆ نوێژی جمعە، چەنێ بۆی بکرێ سنەت بکە و بینی خەڵکی نەکا. مەسەن 2 کەس ئەگەر بەقەیەک و برادەر بێتن دانیشێتن نەڕوا بینیان بکە و ببان پشتی خەڵکیە، بەمان شانی خەڵکیە باز نەدا، هەتاوەکو ئیمام ئەچێتە سەر مینبەر ئەڵێ ئەسەلام عەلەیکم، ئەوە گشت هەنگاوێک کە ناوێتی خێری ئەوەندە لە 2-3 ڕیوایەت هاتووەیەکێک لەوانە ئەفەرمێ هەر هەنگاوێکی خێری ساڵێک ڕۆژوو شەو نوێژی بۆ نووسری. هەر کەسێ زوو لە ماڵ دەرچێ بێ بۆ نوێژی جمعە، لە یەکێک لە ڕیوایەتەکانە خێرەکەی ئەوەندە گەورەیە وەکو کەسێک وایە شەو نوێژی بکە و ڕۆژ بە ڕۆژ و بێ. گشت هەنگاوێکی. بۆیە عولەما و تویانە هیچ خێرێک ئەوەنەی ئەوە گەورە نییە کە تۆزێ زوو بێی بۆ نوێژی جمعە. معنای وایە لە بینی بانگی یەکەما سەعات 11 و لە بینی بانگی دووهەما کە ئێستا لای خۆمان بانگی یەکەم و دووەمەکە هەیە، لەو بینە نوێژ هەیە. بەس کە ئیمام چووە سەر مینبەر و بانگ دریا وتی ئەسەلام عەلەیکم، طبعا بانگی جمعە دەست پێکە، لە دوای بانگی جمعە ئیتر سنەت نییە، مەگەر کەسێک هات لە مزگەوتە درەنگ هات ئەو کاتە 2 ڕکات تەحیەی مزگەوت ئەکا و دانشێ و گوێگرێ.